بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه وسار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. مامۆستایانی خۆشەویست، برایانی سەنجینم، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵین کەوا بەردەوامین لە درێژە پێدان لە باس و بابەتەکانی کتابی مەتنی ئەبی شوجاع بە پشتیوانی خوای گەورە. ئەوڕۆ دەچینە خزمەت باس و بابەتێک کە باسی حەجە. ئێمە دەزانین کەوا ئەو کتابانە وەکەڵێ عولەما دابەشیان کردینە، ئەوانیان لە بابەتی عیبادەت داناون. جا حەج یەکێکە لەوانە کە کۆتا بابەتی عیبادەتە لە دوای معاملات دێتن. ئەو باس و بابەتێکی زۆر گرینگە، بەڵام پێویستە لە یەک خاڵ ئاگادار بین. باس و خواسی حەج باسێکە لەبەرەوەی ئینسانی موسڵمان وەک بڵێن هەمیشە نایکاتن، و هەیە هەر لە ژیاندا خوای پەروەردگار وەک بڵێن ئەو دعوەتەی ناکا بە نسیبی نابێت، چ لە بابەتی داراییە، چ لە ڕووی جەستە و توانای سەحیەوەیە ناتوانیتن. و ئەوانەی کە دەشتن کە لۆیانە گونجێتن، باس و بابەتێکە وردیاتی زۆرە. ئێستا ئێمە بە کورتی و پوختی دەچینە خزمەتی، بەڵام وردیاتی زۆرە. لێ بەڕاستی ئەوەی کەوا مەبەستی بێتن کە ئیشاڵڵا بە نسیبی بێتن و بچیتن ئەو خوای پەروەردگار ئەو میوانداریی بکات و ئەو ڕوکنە ئەساسی ئیسلام بەجێ بگەینیتن، دەبیت بەڕاستی لەو کاتیدا زۆرێک لە پرسیارەکان دووبارە پرسیار بکاتەوە. چونکە من لێتان نەشێرمویانی بە حکمی ئەوەی کە ئینسان وەکەڵێ گەر ینی خوێندەوارێک بین یاخود هەر شتێک لەو بابەتە بزانین، جار وهەیە لەوێن دەڕات تەلەفۆنیەکەنەوە بە ئەنتەرنێتەوەوانە هەندێک بابەت ئەپرسن، ینی کابرا چووە لەوێن دەڕات تووشی ئیشکالە بیتن، یان جار وە بە لیژنە فتوایەکانی خۆمان یاخود لەگەڵ شوێنەکانی کە جار وهەیە پرسیاریان لەلا دروستە بیتن. جا بەبەسم وەکو ئەو تێبینیانی لە سەرەتاوە. ئێستا ئێمە کە دەچینە خزمەتی ئەوە لە مەزەبی شافعیە، وەکە لە مەزەبی شافعیە زۆر بە کورتی و پوختیە، بەڵام ئەو بابەتە بەڕاستی بەرفراوانە و ئاڕا و بۆچوونی زیاتری شەیە. و پێغمبەری ئازیزمان عەلەیهی سەڵات وەسەلام زۆر جوانی فەرمووە کە ئەفەرمێ خودوو عنی مەناسیکەکم، یعنی ئەو بابەتە دەبێ بابەتێکی تەوقیفیە لە پێغمبەرەوە صلی الله علیه وسلم کە لۆمان هاتیە. جا لێرانەدا کە مەدەچینە خزمەتی هەموو باس و بابەتێک بەڕاستی لەوانەیە نەگەینە کۆتاییەکەی، بەڵام بە پوختی و بە جوانی ئەکرێ هەندێک سەرەداوەکانمان بگەنە دەستی. واتە مەبەسمان لێرەدا ئەوە بوو ئەوەی کە دەچیتن، یانی مە حتا بابەتی نوێژ کە نوێژ ڕۆژانە موسڵمان 5 جار ئەیکاتن، ئەوجا سوبحان الله هەیە ئیشکالی هەیە، یان تێنە گەیشتیە، یان خۆی لە خەتدایە دوور لە ڕووتان، یان نایەوێت تێی بگاتن. لێ ئەو ئیشکالانە لە عیبادەتدا ناکرێ ئینسان بەجارێک کۆتایی پێبینیت. کتاب الحەج گوتمان هەر وشەیەک کە وەرەگرین ئەو وشە زقانەی کەوا دیارن، بێگومان عولەما دوو جۆرە ئەوەیان کردی. حەج واتە لە لۆغەتدا لە زبانەوانی داواتە قەزد، نیەت و مەبەست یاخود نیاز و مەبەست لە ڕووی لۆغەوە. لە ڕووی شەرعەوە واتە لە مستەڵەحدا لە ئیستلاحدا لە ڕووی شەرعیەوە قەصد البەیت الحەرام للنسک والئتیان به، واتە چوونە بۆ ماڵی خوای پەروەردگار بەجێبەجێکردنی ئەو ئەنجامدانی ئەو حکمە شەرعیانەی کە لەوێن دەر لەسەر ئەو کەسە واجب ئەبن لە نسوک و لە واجبات و ئەرکان و سونەن و هەموو ئەو شتانەی یاخود ئەو مەناهیانەی کەوا ناکرێ ئینسانی ئیماندار کاتێک کە لەوێن دەرە جا بڵێن وەکو عومرە کار دەچێ، وەکو حەج دەچێتن، نابی ئەنجامیان بداتن لە کوشتن و بڕینی دار و ئەوانە یاخود ڕاوکردن و ئەوانە، ینی بە عیبادەتێکی کۆمەڵێک یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە. جا دەچینە خزمەت ئەو مەرج و یاسا و ڕێسایانەی کەوا عولەما باسییان کردیە کە هەڵیان هێنجاوە لە قورئان و لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەفەرمێ وشرائط وجوب الحج 7 أو 7 أشياء، مەرجەکانی واجببوونی حەج لەسەر هەر تاکێک لە ژن لە پیاو لە مسڵمانان
حەفت شتن حەفت مەرز دەبی بێنەزی. یەکەمیان ئەلئیسلام کە لە عیبادەتەکان هەموو ئەوەمان دووبارە کردواتە کەسەکە مسڵمان بێت لەسەر کافر واجب نییە. والبلوغ و دەبی پێگەیش بێتن وەکو باسمان کرد ئەو حەدیثە کە چەند جار دووبارەمان کردەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ قەڵەم لەسەر منداڵ هەڵگیراوە بەڵام ئایا منداڵ ئەگەر بکە ئیعتیادیە بڵێ حەدیث وارد بووە کە منداڵ کردیتی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و شتێکی ئیعتیادیە بەڵام ئەو حەجی کە حەجی مسڵمانەتیە و ڕوکنێکی ئەساسیە لەسەری لا ناچێ بەڵام ئیعتیادیە ئەنجامی بدات واتە ڕێگری لێ ناکرێ بەڵام ئەوەی کە ڕوکنێکی ئەساسیە و ئەنجامی بداتن ئەوەی لەسەر لا ناچێت. لەسەری واجب نییە بەڵام وەبەر حەجی ئەوەی ناکەوێتن کە گەورە بوو ماڵی هەبوو سامانی هەبوو کە ئەنجامی بدا. والعقل و دەبێ ئەو کەسە ژیر بێ و عقلی تەواو بێتن. والحریەت واتە ئازاد بێ کۆیلە نەبێتن کە جاران کۆیلە هەبووە چکە ئەو باسمان کرد کۆیلە ینی کۆمەڵێک یاسای تایبەتی خۆیە کە لە دوای ینی لە کۆتایی و کتابە دێتن موڵکی خۆی نییە چجای ئەو ماڵی سەرف کات و چی لە بۆ ئەو ڕێی و بچی ئەو هەموو کاتەی لە سەیدەکەی خۆی بشێریتەوە. ئەچکە ئەولەویەت هەیە لە ئیسلامدا بۆیە لێرەدا ئەوە لەسەری واجب نابێتن کۆیلە. ووجود الزادی والراحلەتی و دەبی خۆراک و خواردنیەکی وای هەبیتن کە لە کاتی ئەو سەفەرە ئەنجامەداتن. تەبعاً جاران بەمانگ بوو ئێستا کە خلالی تقریباً 15 ڕۆژە بەڵام بەو 15 ڕۆژەش ئێستا ژیان هەر سەختە کەسێکەوە حەجی لەسەر واجب بێتن ئەگەر زاد و زەخیرەی نەبێتن ئەگەر خانوبەرەی تەواو نەبێ ئەگەر ژیان و معیشەتی ئەو منداڵ و خێزانەی کە لە دوای خۆی یاخود ئەوەی نەفەقەی لەسەر واجبە بچێشتن لە دوای خۆی پێی جێبەجێ نەکرێتن ئەوە لەسەری واجب نابێتن. و ڕاحیلە جا تەبعاً ئەوڕۆ ڕاحیلە واتە کرێی چوونی سەفەری هەبیتن مەرزیەت و بە ڕاحیلەی خۆت بە سیارەی خۆت بچی وایە هەموو کاتێک ناکرێتنەوە. ئێستا الحەمدولillah لە بەڕی لە عومرە بوویتەوە بەڵام تا ئێستاکە ئەوە وەک بڵێن شتێکی قەدەغە کراو بوو. وتەخلیەت الطەریقی و ڕێگا کراوە بیتن واتە مەترسی نەبیتن. تەبعاً جاران کاروان بوو بە پێیان دەچوون بە کاروانی ئەسپ و دوور لە ڕووتان گوێ درێژ و وشتر و ئەوانە دز و جەردە و ئەوانە لەسەر ڕێگا بوون. ئێستاش بە هەمان شێوەیانی مەترسی نەبیتن وڵات کێشەی لەگەڵ وڵاتی هەبی زۆر جاروەیە وەکو هەڵقۆستنەوەک ینی حجاجەکان دێختێژێر مەترسی ئەو شتانە هیچیان نەبێت. وئیمکان المەسیری واتە بگونجێتن لە خیلالی ئەو چوونەی بگاتە لۆ ڕۆژی عەرەفەی لەوێن دەر ئامادە بیتن ئەوەش مەرزە. بەڵێ مەبەستی پێ ئەوەیە واتە بتوانیتن لە کات مابیتن کە بتوانیت لەوێن دەر ئامادە بیتن واتە ڕێگاکەی ببڕیتن ڕێگاکە مەبەست لە مەسیر لێردا واتە ڕێگاکە ببڕیتن بگاتە ئەو ئەندازەیە کە لە ڕۆژی عەرەفە لەوێن دەر ئامادە بیتن نەک پاڵە پەستۆی زۆری بکەویتە سەرێ نەتوانی ئەو ڕێگایە بۆن منەجات جاران بە فەرسەخ بووە لێچەندایەتی ئێستا بە کیلۆمەترە ئێستا بڵێن بە تیاری بە سعاتە کاتەکەی ئەوەندە نەما سعات لێرانە تیارە هەڵبستیت و بچی لە مەتاری بنیشیتەوە و ئەویش بتوانی بگاتە عەرەفەی وەنی ئێستا بە سعاتە ئێستا بە پێیان نییە بە ئەوەش نییە بە ئەندازەی بڵێن ڕۆژە ڕێ و مانگە ڕێ و ئەوانە نیە ئێستا بە سعاتە جاروەیە لەبەر پاڵە پەستۆی زۆر تەمەن هەموو تەلەفۆنە ئەرێ من دەتوانم بەوەندەی مەتارەکان ئێستا کە ئاوەڵانە دەتوانین بگەینێ ڕێگاکان چۆلن ئەگەر ئەوە نەبوون ئەوە لەسەری واجب نابێت. حاڵەتە ینی کابرا بۆن منن حەجی لەسەر واجب بووە پارەشی هەیە یاخود لەو معاملەی قازانجەکە بڵێن ئەوە حاڵەتن ئینسان لەوانەیە شتێکی وا کە فەرزیات دروست کاتن بڕی زەحمەت بی بەڵام دروستە بیتن لە ڕوانگەی شەرعیەوە واتە دەبی مەجای ئەوەی هەبیتن بتوانی بگاتە وێن دەر لە ڕۆژی عەرەفە ئامادە بیتن. و ئەرکان الحەجی ئەو جاردێتە سەر ڕوکنەکان ئەوە مەرجەکانی واجب بوون بوو لەسەر هەری تاکێک لە ژن و لە پیاو ئەوجا ڕوکنەکانی حەج کاتێکە و بەڕێزە گەیشتە وێنجەر چیل لەو شەعیرە لەو عیبادەتە چ ڕوکنن دەفەرمێ ئەرکان الحەجی ئەربعەتون چوار ڕوکنی ئەساسی هەنە لە ئەنجامدانی حەج. یەکەمیان
لای من چوارە. لە دوای وإمكان المسير وأركان الحج 4 وایە؟ بەڵێ بەڵێ لێرەش دەڵێت وأركان الحج التي لا يصح الحج إلا بها 4 بەڵام لە شەرحەکەی دەڵێ بەل 6 من لێرەش وا دەڵێ باشە. طبعا ئەمە ئێستا دەگەینە واجبەکان، دەگەینە سونەتەکان. ئەو ئیمامە بەڕێزە ئەو زانایە ئەبوو شوجاع کە داینایە، دوایوی عولەمای تر بوون من ئیمامی غەزالیە، ئیمامی ڕافعیە، ئیمامی نەوەویە کە هاتینە ئیمام الحەرەمەین ئەوانە کە لە دوای هاتینە لێکدانەوە و پوختکردنەوەی ئەو فقهیان کردیا. هیچ لەوانە ینی لە متەئەخیرین ئیمامی نەوەوی زۆر ئیعتیمادی ئەدرێتە سەر، بە تایبەت مەجموعەکەی و ڕەوضەکەی کەوانە 2 کتابی معتەمەدی فقهی شافعین. باشە زۆرێک لە قسەکان یعنی چەند و چۆنیەتیان تێدایە، بەڵام ئەمە ئێستا کە وەکو باسمان کرد مە لەسەر ئەو کتابە ئەڕۆین بە پوختی کە جەنابتانە من ئێستا 2 کتابم لەلایە، جا ئەمن نازانم ئێستا بە کتابەکانی خۆکەمیانی ئێوە ینی جا من مەبەستم یعنی من لە مەبەستم لە مەتنەکەیە، چونکە لەوانەیە جار وهابی ینی لە مەتنەکەی ئەگەی ئیشکالە بی. ئێستا لە مەتنەکەی 4 هەردوو کتابەکان لەلای من، بەڵام لە شەرحەکەی دەڵێت ینی لێرانە لەو کتابەی ناڵێ، بەڵام لەوەیان دەڵێتن 6. باشە جا من لەسەر 4ەکەی دەڕۆم. باشە دەفەرمێ ڕوکنەکان واتە پایە ئەساسیەکانی حەج کاتێک کەسێک لەسەری واجب کە گەیشتە ئەو مەقامە پیرۆزە 4 شت ڕوکنی ئەساسین. یەکەمیان الئیحرام مع النیە، پۆشینی ئەو جلکە کە ئیزار و ڕیداءە لەگەڵ نیەت هەبوون کە دینە سەر ئەوانش، نیەت بەنیەتی تەمەتوعە، بەنیەتی قیرانە، بەنیەتی ئیفرادە، ئەوانش کە هەمووی چۆنیەتەکان دێن لە مەودووە. طبعا بابەتەکە وەکو باسمان کرد نەوعاً ما ئاڵۆزە، یعنی بەڕاستی یعنی هەیە تو ئەنجامی دایە کاتێک کە دەچیتەوە وێندەر هەڵەیە کاتەوە لێ ناکرێ من نە بەو دەرسی وازبێنین و نە لە وێندەریش پرسیار نەکەی، لەبەرەوەی بابەتێکەیە کە زۆر گرینگە. دین لە کۆتایی ئەو بابەتە دیمەمانەیە هەموو فیدیەکەویتە سەرێ کاکە بە مادە یعنی دەژیرێ و کەسە. ئێستا نیظامی نێودەوڵەتی سەرمایەداریەوە نییە، هەر کابرا خۆی ببزێویتن دەڵێ کاکە ئەوەندە غەڕامە دەکرێت وایە. جا تەمانەوە وەکو ئەمە تەشبیه نەبی، عینی نیظامی یعنی قاعیدەکان و یاساکانی حەجیش کاتێک کە ئەتوو شتێک ئەنجام نادە یان شتێک بە هەڵە ئەنجامەدە یاخود لەبیر دەچێ عینی فیدیەت دەکەویتە سەرێ، لێ دەبی ئاگاداربی لە ئەنجامدانی ئەو عیبادەتە. هەندێک شت قەزا ناکرێت و ئێستا دەین دەچینە خزمەتی. بەڵێ یەکەمیان الئیحرام مع النیە، ئەوە ڕوکنێکی ئەساسیە. والوقوف بعرفة، ڕاوەستان لە چێوی عەرەفە. طبعا ڕاوەستان لە چێوی عەرەفە مەشهورەوە نییە، دەڵێن ڕاوەستان لە چێوی عەرەفە وایە، بە زۆری وایە چێو لەگەڵە گۆتەیەوە نییە جەماعەت، بەڵام لە ڕاستیداوە بیدعەیەکە. ئەو منطقەی کە پێی گوترێ عەرەفە هەمووی تەواوە. ئیمامی نەوەوی زۆر جوان ڕوونەکاتەوە، یعنی ئەوە شتێک کە داهاتیە، بەڵام وە نەبی هیچ قسەیەک لەناو کتابەکان نەبی، نا قسە هەیە بەڵام ئەسڵی نییە بڵێ وڵات چوونە سەر ئەو چێوە جەبەل و ڕەحمەی پێگوترێ، جەبەل و دوعای پێگوترێتن، ئەوانە لە ئەساسیاتی چوونی عەرەفە نییە. ئەو مەقامەی کە دیار کرایە بە چێوەکە و بە ضەواحیەکەی ئەوەی دەور و پشتە لە هەر شوێنێک بی تەواوە، یعنی مەرز نییە چوونە سەر چێوەکە، چکە زۆر کەس لەوانەیە بە تەمەنمی فەقیرەوا لێ حاڵی وبی ئیلا دەیبچە سەر چێوەکە. نا سەر چێوەکە بەشێک نییە لە ئەنجامدانی ئەو ڕوکن ئەساسی، چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم چی فەرموو؟ الحەج عەرەفە، ڕوکنێکی ئەساسیە. والطواف بالبيت، جا طبعا قسەکان دوور بەردێژن بە حەقەت ئەمن یعنی لەوانەیە ئینسان بە هەموو ڕانەگاتن. سوورانەوە بە ماڵی خوای پەروەردگاردا یعنی بە کەعبە، والسعی بین الصفا والمەروە، و لەما بینی ئەو دوو چێوانە ئەبوو قوبەیس و ئەو چێوەکەی دیکە، یعنی ئەو سعیە کە ما بینی ئەو دوو چێوانە سنەتێکی دایکمان هاجرەیە، یعنی کە
ئەنجامی دایە لە کاتێکەوە لەوێن دەربووە ئەوەش ئەنجام ئەدرێتن واتە تەواف بەتەنەیە سەعیش شتێکی دیکەیە ئەوە چوار ڕوکنی ئەساسی حەجن ئیحرام وقوف لە عەرەفە تەواف لەگەڵ سەعی بەڵێ ئێستا دێین حەلق لە واجبیە بەڵێ مامۆستا من ناڵم گوتم یعنی با پەلە نەکەین لە بابەتەکان ئێستا دێین ئەو تێبینیانەی کە ئەوەلیمدان لەوەی کەمە بەرچاوڕوون بین یعنی تێکەڵ کێشێک هەیە ولەما قسەیان لەسەر کردیە بەس ئەمە لەبەرەوەی لە ئەوەلی گوتمان پابەندین بەو کتابە ڕوونکردنەوەکە لەسەر کتابەیە دەین ئەوەندی کە کراش لە پاڵ ئەو کتابەی ڕوونکردنەوەی دیکە ئەدەی بەڵێ وأركان العمرة 3 پایە ئەساسیەکانی عومرە 3 طبعا لێرە نەقسەیەکەیە پێویستە ئاگادار بین ئایا عومرە وەکو حەج واجبە زۆر بەمان وا لێ حاڵی بووینە کە عومرە سونەتە بەڵام خوای پەروەردگارە فەرمێ وأتموا الحج والعمرة لله طبعا قسەی هەرە دیاری مەذهبی شافعی دەڵێ واجبە ئەویش لە ژیاندا جارێک ئەنجام بدەیت بەڵام ئەو ئیتیفاقەی لەسەر حەجە لەسەر عومرە نییە ئەنی وار وەکو زانیاری بڵێ وەکو سونەتە لێ حاڵی بووینە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا حەجێک و 4 عومرەی ئەنجام داوە و حەج عولەما دەڵێن ئایا لە ساڵی 5 کۆچیە 6 کۆچیە 9 کۆچیە یعنی تەنانەت لەسەر ساڵیەکەش لە ساڵەکی واجب بووە اختلاف هەیە شتێکی اعتیادین لە نێوان عولەمادا شتێک نییە مە لە خۆی گەورە بکەین بڵین باشە چۆن لەس نا خۆ کاکە هەموویان متتەفیقن لەسەرەوەی کەوا واجبە حەج بەڵێ جا عومرەش بە هەمان شێوە کە عولەما بە واجبیان داناوە و هەندێکیان بە سونەتیان داناوە 3 ڕوکن و پای ئەساسیانە الئیحرام و دووبارە ئەویش ئەو جلکەی لەبەر بکەیت کە ئیزار و ڕیداءە والطواف و سوڕانەوە بە دەورەی کەعبەدا والسعی والحلق أو التقصير في أحد القولين سرتراشين يا هنديك ليكردنوا قصر ليكك لدوق سكان يعني أي بركن يشي أساسي دانا نايا لعمري جاء نالم أو اختلافية كالنيوان زانايان واريد بوا بلام يتر أنزام دريتن حلقش لعمرة أنزام دريتن وكو ركن يشي أساسي وواجبات الحج اسامه باسي ركن كان مانكر أو زاردين واجبات جاكت شوينا باسو بابتي ديما لبين درتي أجين زياتر ما بين ركن وواجبات ياخد لتشونيتي قضا كرنوا شو كيسامه الركن هر واجبة واجبيش هر واجبة إيش باسي سنة ما نكريا تنانا ديننا وسنة كانيش هنديك سنة علماء بواجب ينداناوا وواجبات الحج غير الأركان زيقا لو شواراني ياخد كقوتمان ششن هنديكيان كدلن أوانيش حفتن حفت عفوا السينة ببورا أوا سنة كامبول سي واجبي يحج كدبي أنزام بدين 3 أشياء يكمن الإحرام من الميقات واتبستني إحرام لو شوينيك بيغمبري خوا صلى الله عليه وسلم بو هريكك لولاتا كانوا لو وفداني كدين لبو أو زيارتا دياري كرديا ولبو خلشي مكش چونك آبار عليو يلملمو هم أو شوينان جحيفيو كا بيغمبري خوا صلى الله عليه وسلم لو أهل الشام لو أهل العراق يلملم لبو يمنو هم أواني دياري كرديا وفرمويتي أواني لو ميقاتانا لما كان زيكترن أواني دتوانن هلا مالي خوان ببست أما إحراما بروكن يقدانا بلام شوين بستني إحرام بواجبه يعني تشون لبو ميقاتك ورمي الجمار 3
واتە ڕزمکردنەکان هەر سێکیان ئەوەشیان واجبن. والحەلق و سەرتراشین. سەرتراشینش تەبعەن سەرتراشین ئەوە لێرانە بە واجبی دانایە، بڵێن بە ڕوکنی دانە نابوو، بەڵام هەندێک عولەما بە ڕوکنیان دانایە. ئەو جا دێتە سەر سونەنەکانی. تەمان لەسەر سونەنەکانی شۆک و باسمان کرد، عولەما قسەیان کردێ، بەس ئەمە وەکو پابەندیەک بەو مەتنە دەڕۆین، یعنی لۆ زیاتر ئاشنابوون. وسنن الحج 7 ئەو سونەتانەی کەوە ئەنجامەدرێن لە حەجدا لە کاتی ئەو مەراسیمە مبارەکە، ئەو عیبادەتە گەورە 7 سنة. يكميان الإفراد وهو تقديم الحج على العمرة. وثمان بسي جور نيتي إحرام بسن ديتن لكاتي كوا كسيك ديويتن أو شعيري أنجام بداتن. إفرادا واتبنيتي حج تا حج تواوى كاتن أو جا عمرة أنجام دا. قرانە کە هەردووچیان یا یعنی پێکەوە ئەنجام داتن، ئەوجا تەمەتوع کە عومرە بکاتن، ئەوجا بچیتەوە لە میقات و بەنیەتی حەج ئیحرام ببەستێت، کە ئەو سێیانە. جا کامیە سونەتە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەنجامی داوە ئیفراد، واتە یەکەم جار بەنیەتی حەج ئەو ئیحرامە لەبەر بکرێت و طبعا ئەوەی لە بۆ خۆیتی، ئەوەی لە بۆ کەسێکی دیکە ئەنجامەدا بە هەمان شێوە، بەڵام ئەوەی کە لە بۆ کەسێک ئەنجامەدا دەی بەخۆی ئەوەی حەجی کردبێتن. طبعا حەدیثەکە مەشهورە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە شوبرەمەی گوتی ئەو کەسەی کە هات دەیویست لە بۆ شوبرەمە حەج ئەنجام داتن، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لێ بۆ خۆت کردیە؟ دیارە ئەو کەسە نەیکرد بۆ سەحابیە خوا لێ ڕازی بێتن، فەرمووی لە بۆ خۆت ئەنجامدا، ئەوجا لە بۆوی. واتە ئەوانەی کە دەچن بەدەل حەجەکەن دەبی پێشتر لە بۆ خۆیان کردبی، ناکرێت کابرا بڵێ وەڵای داکم لۆ یەکەم بەخۆشی نەکردبیتن چیت هەردووچیان پێکەوە بکاتن. والتەلبیەة وەگوتنی لەبەیک اللهم لەبەیک کە مەشهورە، ئەوەش سنەتە. وطواف القدومی. طواف القدومی شواتە هەر کە گەیشتە ئەو شوێنە پیرۆزە، کاتێک کەوا بارگە و بنەیدانە و لە شوێنەکەی خۆی حەساوە و نانی خوارد و نوێژی کرد و ئەوانە ڕاستەخۆ تەوافێک ئەنجام بدات، چونکە ئەو تەوافە وەکو تەحیەت المەسجید وایە و بە خێراتی کردنیەکە، یعنی وەکو چوونە لە بۆ ئەو شوێنە وەکو یەکەم جار کە دەچی تەواف القدوم. ئەگەر پێش ڕانەگەیشت بنمونە کاتەکە درەنگ بوو، جار وەیە ئەو بەڕێزە ئەوەیان چی پێ دەڵێن تاخیرە گاتن وەجبەیان، یاخود ئەو قافڵەی کە ئەو لەگەڵدایە ڕاستەخۆ دەستە عەرەفە، ئیتر کە دێتەوە تەواف الإفاضە و ئەوانە ئەکاتن وەکو واجب تەحیەت المەسجیدی هەڵەجی ئەگریتن. تەحیەت المەسجید سونەتە، بەڵام ئەتوو کەوا مامۆستا دای بەست بوو ئەتوو ڕاستەخۆ دەچی لەگەڵەوی خۆ تەحیەت المەسجید ئەنجام نادەی، ئەو تەواف الإفاضەیە وەبەر ئەویشەکەویت کاتێک کەوا لە عەرەفە دەگەڕێتەوە. والمەبیت بمزدەلیفە. مانەوا لە مزدەلیفە دوای ئەوەی کە لە عەرەفە دێتەوە. وەڕەکعەتە تەوافی. هەر کاتێک کە تەواف ئەنجامەدا سنەتە لە بەرامبەر مەقامی ئیبراهیم، جا لە پێش بێ یافود لە دواتر لەگەڵ یعنی بکەوێتە مابەینی ئەو کەعبە 2 ڕەکعەت ئەنجام بداتن لە دوای تەوافەکان. والمەبیت بمینە. مانەوە لە مینە ئەوەش سنەتە. وطواف الوداعی. کاتێک کە خەڵاز بوو هەموو عیبادەتەکان و هەموو ڕوکن و سونەتەکانی ئەنجامدا، دەیەوێ ئەو شوێنە پیرۆزە بەجێ بێڵیتن، تەوافێک ئەکاتن وەکو ماڵ ئاوایکردن، چۆن تەواف القدوممان هەبوو تەواف الوداعیش ئەنجامەداتن. تەنانەت لە کتابە فقهیەکان باسە کاتن ئەڵێ ئەگەر هاتوو تا ئەندازەی قەسر دوور نەکەوتبووەوە پێویستە بگەڕێتەوە تەواف الوداع ئەنجام بداتن، ئەجینا گونەهبارە بێ ئەگەر مەجالی تێدا بێت. یعنی تەواف الوداع ئەوەندە پێویستە کە ئەنجام بدرێت، هەرچەند بە سونەتی داناوە بەڵام پێویستە ئەنجام بدرێتن، لەبیر نەکرێتن ئەو بەڕێزانەی کە دەچن. ئەو جادێتە سەر بابەتێکیکە ويتجرد الرجل عند الإحرام عن المخيط. دەڵێ پێویستە پیاو، تەمەنەوە تایبەتە بە پیاوان،
لە کاتی کە لە ئیحرامدایە و لە ئەنجامدانی ئەو عیبادەتەدایە دوورکەویتەوە لە جلکێک کەوا دروایە، نابێت جلکی دروا و لەبەر بکاتن. هەموو ئەو شتانە کە چ دروا و بێت چ ڕاستە و خۆ بێتەوە، ینی وەکو فانیلەیەک شتێک لەو بابەتانە نابیتن، ئەوانە دەبەرکاتن. وێل بەسو ئیزارن وەڕیداءن ئەبیەضین، ئیزار و ڕیدایەک کە پەشتەماڵێکە لە بۆ سەرەوە و خوارێ تەمەن معروف ئەوانە لەبەر بکات. دێتە سەر ئەو شتانەی تەمەن ئەمە ئێستاکە ڕوکن واجیبات سنەتمان باس کردن، ئەو جار دێت ئەو شتانەی کەوا حەرامن لەسەر کەسی کە زیارەتکاری ئەو شوێنێ و حەج ئەنجامەدات. دەفەرمێ وەیەحڕم عەلە المحرم عەشەرەة ئەشیاء، دەشت لەسەر ئەو بەڕێزە حرام ئەبێتن قەدەغەیە کە ئەنجامیان نەداتن. دووبارەیە کاتەوە لوبس المەخیطی لەبەرکردنی جلکی درواو و تەغطیەة الرەأس من الرەجولی، داپۆشینی سەر چ بە عیمامە بێ چ بە کڵاو بێ بە جەمەدانی بێ هەر شتێکەوە سەر داپۆشێتن، ئەو بەنسبەت پیاوان. والوجهی من المەرئەتی، و ڕووش لەگەڵ دەستەکان. تەمان لێرەنی گوتیا دەست و ڕوو ئەگەر ئافرەتێک منەقەبە بێتن دەبێت لەو کاتەیدا ئەو ڕووی دیار بێتن، یاخود ئەگەر دەستەوانە دەستکاتن دەبی دەستەوانەکان دابنێتن لەو لە ئەنجامدانی ئەو عیبادەتە. وتەرجیل الشعری، سەرداهینان، چونکە ئەسڵ وایە حجاجەکان شکڵێکی وابن، یعنی وەک بڵین خۆیان بە خۆشحاڵ و بە جوان و بە ئەوە نیشان نەدەن. جایتر ئەوەش والله ئاعلم ینی لۆی زیاتر جێگای میهرەبانی خی پەروەردگار بن لەو کاتەدا. و حەلقه وتەقلی، واتە هەم داهینانی هەم چاکردنیشی تراشینی، واتە بە بێ ئەوەی کە لە ڕوکنەکەیدا ئەوەی باسی ڕوکنمان کرد، یاخود وەکو بە سنەتیشی ژمار بە واجبی ژمار وەنیە چاکردن. بەڵام ئەگەر هێشتا کە نەهات وەختی ناکرێت و پرچت چا بکەی. تەنانەت هەر مویەک کە بەرە بیتەوە ئەگەر بێت و ئەو پرچە دابینی و ئەوە بکەی، ئەوەش فیدیەکەویتە سەرێ، مستێکی ئەکەویتە سەرێ لە گەنمی. ئەگەر زۆر بوو چەند ئەوەیەک بوو ئەو جا دەبی شتێک سەر ببڕیتە، پێ دەبی زۆر ئاگادار بی، مەگەر مویەک کە زۆر ئەوە بی نابی زۆر دەست بە سەر و پرچی خۆی دابینیتن لەوەی کە تووشی ئەو حاڵەتە نەبیتن، کە ناڵەمەوە هەموو خوێنی ئەکەویتە سەرێ، دەبی یان فیدیە ئەکەویتە سەرێ. جا تەمەن چ خوێنە ڕێژیتن چ ماڵەداتن لەو کاتە کە لە کۆتایەکەی دەیگەینی. و تەقلیم الأظفاری، نینۆکردن، نابین نوۆکانی بکاتن. والطیب، ناکرێ خۆی بۆن خۆش کاتن، ینی لەو حاڵەتە دەبی بەڕاستی ئاگاداری ینی ئەوە بێتن بە شێوازێکی کو لە ماڵێک کە تەعامل کاتن بە بۆن خۆشی و بە جوانی و بە ئەوە دەبی لەوەی وە دوورکەویتەوە، لۆی زیاتر خۆی لەگەڵ عیبادەتەکەش ئەنجام ئەوە بکاتن، تێکەڵاو کات و ئاوێتە بیتن. وقتل الصەیدی، و نابێ ڕاو بکاتن لەوێندەر، چونکە لەوانەیە ئێسامە زۆر بەمان ئەو حاڵەتەمان پێ ئەوە بیتن، بەڵام ئەوە باسی چەند دەکاتن کاتی خۆیە کاتن، چونکە ئەمە ئێستا ئەو حاڵەتە ئێستا کە لەوانەیە هەر شتێکی وەک ئەڵێ خەیاڵی بیتن، ڕاو کۆکرێنەوە ئەو دار و بەردەی، بەڵام کۆتری لێە خۆ وەنیە. دووبارە شتێک هەر هەیە لەوێندەر، بەڵام جاران تەمەن سەحرا بووە بەو شێوازەی نەبووە، ئەوەش حەڕەم بووە، یارە گیانەوەران هاتینە لێی نزیک بووینەوە، ینی بە زووی دەستیان گەیشتی تێ. لێ ئەمەوە فەرزیات نییە بڵێن وڵای ئەوە باسی چە کاتن مامۆستا، یاخود ئەو شێخە باسی چە کاتن، خۆوانە بووە. ئەوە شتێکی مەشهورە، ینی ساڵی هەشتاکان سعودیا و ئیمارات و وڵاتانی خەلیج خۆزگەیان بە بەغدای مەخواستیە، وایە متەواترە ئەو ڕیوایەتە. لۆیە ئەوجا حجاجی مەکە چووە دەڵێمە دوو لە ڕووتان بە مەسینە و ئەوانە دەست نوێژمانە ششت و خۆمان پاک کردەوە، خۆ پاک خاوێنیە. یعنی ئەگەر بڵین هەرسی چل ساڵێکە لەوێندەر نەبووە لەوێندەر، کەواتە ئەو شێخە بەڕێزە کە باسە کاتن لە ساڵی 400ەکان کە وەفاتی کردیا، حاڵەتەکە زۆر زۆر ئاسایی بووە، فعلن باسی واقعێکی کردیا هەبووە ئەو کاتی، و ئێستاش کۆتری لێیە. بەسم پێ لەسەر قەتل و سەیدە.
دەبی ئاگادار بێەوەی کە دەستێنەر نەکا بەردێک باوێ یان بیگریتن حاڵەتێکی لەو بابەتانە ینی ڕوونەداتن وعقد النکاحی مارەیش ناکرێتن لەو کاتیدا گرێبەستی مارەی ناکرێت والوەطء جیماع لەگەڵ ئافرەتەکەی ناکرێتن یان ئەگەر ژن و مێردێک پێکەوە لە شوێنێک بنجاچێ VIP بیتن یاخود بە شێوازێک فرسەتێکی دیت ئەو حاڵەتانە دەبی ئاگادار بیتن چونکە ئینسان لەوێن دەرماندووە هیلاکە بچیت ئەبەو شێوازش ناکرێت والمباشرة بشهوة و دووبارە ناکرێ ئەوەندە خۆی لە خێزانی نزیک بکاتەوە یاخود هەر بەخۆشی ئەو حاڵەتانە دەبی خۆی لێ پارێزیتن وفي جميع ذلك الفدية إلا عقد النكاح لهمو أوانا كدشتي حرام بون زيك العقد نكاح همو فدية لكي تسري تنهى عقد نكاح نبي قريبستي ماري فإنه لا ينعقد لبروي هر قريبستك جيبزي نابيتن ناتي سبابي جيبزي كردن وقريبستك نابسريتن بوي فدينا كي تسري فإنه لا ينعقد ولا يفسده إلا الوطء في الفرج وحج بتالنا كاتوا تنهى جماع كردني جنو بياو نبيتن ولا يخرج في الفرج طبعا لبيشوي آفرت ولا يخرج منه بالفساد وناس تدري لا جير إحرام بيكك لأنزام داني أوشا حراماني كباس ما انكرت واتا ناكيا راسخو إحرام بشينيتن إحرام ناشينتن بلكو جيبجيانا كاتن سوكا فيديو شوي لكي تسري وكو ديني ساكا باسكي ومن فاته الوقوف بعرفة كسيك ليرة بنيتي حجشو نقيشتي لكاتي دياري كراو تا بربياني روجي ججني قربان نقيشتي طبعا لكنجي لو دس بيكاتن لباشني وراني لاني وروي روجي عرفة كاتي دس بيكاتن هتاب نزيشي بربياني روجي اوان نقيشتي تسبكاتن تحلل بعمل عمره او احرام دشتشينيتن عمريك انزام دداتن وعليه القضاء والهدي لو صالاني عيندا دبي قضاب كاتوا وفيديش بدات شو كان عرفة لكاتو شوينيكي دياري كراو وكو واجباتكاني ديكنية هيتي لو بكريتن كاتا كدروا قضانا كريتو لوي با فيديو بوانش برنا كريتو بلكو تكاتن احرامك دشينيتن وعمريك انزادات وعليه القضاء والهدي ومن ترك ركنا يكك لو صار ركن اساسي يعني كي كم زار باس مانكر انزامي ددا لم يحل من احرامه حتى ياتي به او طبعا زي قال عرفه او احرامنا شينيتن تاكو زيبزين كاتن ومن ترك واجبا لزمه الدم اگر يكك لواجبكاني انزام ندا طبعا واجبكان لقل ركنكان جیاواز بوون وایە ڕوکنەکان چوار شت بوون لۆ بیرهێنانەوە گوتمان ئیحرام بوو وقوفی عەرەفە بوو وایە تەواف بوو سەعی بوو ئەو چوارانە ڕوکنن واجبەکان سێ شت بوون وایە ئیحرام لە میقات بوو ڕەمی جەمارات بوو لەگەڵ حەلق ئەوانە واجبەکان بوون جا ئەگەر کەسێک ڕوکنەکانی ئەنجام نەدا جگە لە عەرەفە گوتمان ئەگەر عەرەفەی ئەنجام نەدا ئەوە دەچیت بە عومرە ئیحرامەکەی دەشینتن ئەوانی کە جێبەجێیان دەکاتن ئەدی گەر واجبێکی ئەنجام نەدا جگە لە ڕوکنەکان ئەو خوێنی دەکەویتە سەرێ ومن ترك سنة لم يلزمه بتركها شيء ئەوە هیچی ناکەویتە سەرێ واتە نەخوێنیەکەویتە سەرێ نە قەزاشێکەویتە سەرێ بەڵکو سنەتێکە و لە کاتی خۆی ئەنجامی دابایە حەزەکەی تێر و تەواوتر بوو و پاداشتێکی زۆری ئەگەیشتێ بەڵام کە ئەنجامی نەدایە ئیتر ئەوە بێبەش بوو لەو پاداشت و خێرەی کەوا لە ئەنجامدانی وەدەستی دەکەن بابەتێکمان مایە کە تەواوکەری هەموو ئەو ڕوکن و واجبات و محەڕەماتان و سونەتانەیە کە باسمان کرد کە باسی دیماءە دیما وەکو گوتمان وەکو تەشبیه نەبیتن یعنی قسەکە جوان نییە لە ڕاستیدا بەڵام وەکو پێشماردنیەکە لە
کاتێک کە توو تەقسیرێکت هەبوو کە ئەنجامت نەدا ئەو عیبادەتە شەرع لە بۆ لەسەری داناوی کە ئەتوو چ ئەنجام بدەیت ئیتر خوێنە ڕێژی یاخود سەدەقە ئەکەی یا بە ڕۆژی ئەبی کە لەو سێشتانە خۆی بینیتەوە. ئینشاء الله محاولە ئەکەی. بڕێک زۆرە بەڵام لەبەرەوەی شتەکان تقریبا واضحن. والدماء الواجبة في الإحرام 5 أشياء. أو خوێنانەی کە دەکەونە سەر یاخود سەدەقە و یاخود ئەو ڕۆژی گرتنانە لە پێنج شت واجب ئەبێتن. أحدها الدم الواجب بترك نسك وهو على الترتيب. ئەو خوێنەیە کەوا لە شتێکی فەرمان پێکراو وەکو ئیحرامی لە میقات و ئەو ڕوکن ئەو شتانەی کە ئەساسی بوون کە ئەنجامی ئەداتن دەبووە ئەنجامی دابایانەی کردن کە واجبە بێتن لەسەری ئەویش لەسەر تەرتیبە. ینی چۆن چکە تەخیرمان هەیە سەر پشکە ئەو کەسێک کە ئەو شتەی ئەنجام نەداوە کە خوێنەکە ئەدات یان بەڕیزبەندی دەبێ ئەنجامدات چیەی توانە هەبوو لەوی ڕادەست پێ بکاتن ینی لە گەورەکەیڕە. یەکەمیان شاتون دەبێ بزنێکیان مەڕێک سەر ببڕێتن. فإن لم يجد فصيام 10 أيام أو الدروج بروجي أبيتن 3 في الحج و7 إذا رجع إلى أهله. سي لوين در حفتيش كقراو لبو مال طبعا وهم آياتي للسرة معلومي جنابتانا كفاي بالرجال باسكا لسوري بقرة. والثاني الدم الواجب بالحلق والترفه وهو على التخيير. خوێنێک کە واجب ئەبێتن بەهۆی ئەنجامدانی ینی بەهۆی حەلق و ئەوانە کە مو لە سەری بوونەوە ئەوانە یاخود خۆ بۆ خۆشکردن و خۆجوانکردن و نینۆکردن و هەموو ئەو بابەتانی کە دڵخۆشی تێدایە تەرەفۆ ینی ڕەفاهیەتی تێدایە وهو على التخيير لەوەشدا سەرپشکە لە ئەنجامدانی. شاتون أو صوم 3 أيام أو التصدق ب3 آصع على 6 مساكين. یان بزنێک یان مەڕێک کاتە خێر صدقة بڵێن وەکو لە فیدیە ئەداتن یا بە ڕۆژی بوونی 3 ڕۆژ یان بەخشینی ماڵە کە 3 ساع بێت ئاسۆ کە جەمعی ساعیە لەسەر 6 هەژار و گەدا و ئەوانە کە لەوێندەرن لە مەکە و لەو دەوروبەرینە. والثالث لە خوێن لەو پێنج خوێنانەی کە لەسەر ئەو کەسە واجب بێتن خوێنی پێنجەم الدم الواجب بالإحصار. ئەو خوێنەیە لەسەری واجبە بێ بەڕێلێگرتن کە نەتوانی ئەنجام داتن. فيتحلل ويهدي شاتن یعنی لەو شوێنەی کە ڕێی لێگیرا ڕاستەوخۆ ئیحرامەکە دەشتێنێتن یعنی فيتحلل واتە ئیحرامەکە دەشتێنێتن ئەگەر بۆ نمونە لە مەککە و لەوانە ئیحرامی نەبەزوو چکە جاروەیە وازانم لە مەتاڕەکان ڕاست ئیحرامیە بەستن ینی هەر لە دوورەوە ئەوە یەکەن ئەوە تەحلل کات و واتە ئیحرام دەشتێنێت و لەو شوێنە بزنێکیان مەڕێک سەرە بڕیت و دەکاتە فیدیەی ئەو نەچوونەی. ئیحصار مەبەستی پێ ئەوەیە واتە گەماڕۆدان یاخود ڕێلێگرتن. والرابع الدم الواجب بقتل الصيد. ئەو خوێنەی لەسەری واجب ئەبێتن بە ڕاوکردنێک لەوێندەر یاخود شتێک کە سەر ببڕیتن ڕاوی بکاتن. وهو على التخيير لەو خوێنەدا سەرپشکە. إن كان الصيد مما له مثل أخرج المثل من النعم. ئەگەر هاتوو ئەو نێچیرەی کە ڕاوی کردبوو هاوێنەی هەبوو لە ئاژەڵە خۆماڵیەکان بنمونە ئەوە چ دەکاتن هاوێنەکەی دەداتن. بۆ نمونە ئەگەر جا لە کتابەکان وا باسەکە کەرێکی چیوی کوشت بوو یاخود چێڵێکی چیوی کوشت بوو ئەوە چێڵێک لە بەرامبەر ئەدات یان نەعامەیەکی کوشت بوو شتێک لە بەرامبەر ئەداتن. بەو شێوازە ئاسکێکی کوشت بوو مەڕێک بزنێک لە بەرامبەر ئەداتن یعنی لە ئاژەڵە خۆماڵیەکان لە بەرامبەرەکەی داتن. ئەو قەوەمەه یان دەیقرسێنیتن واشترى بقيمته طعاما وتصدق به. یان دەیقرسێنن ئەوە بای چەندیە خواردنی پێ ئەکرێتن بەسەر هەژارەکاندا دابەشی ئەکاتن. أو صام عن كل مد يوما کە ئەویان زۆر قورسە یعنی لە بڕی ئەگەر هیچ لەوانە نەبوو بڵێن ئەو خواردنە چەند موددە 20 چلە ئەوە لە بڕی هەر مودێک ڕۆژێک بە ڕۆژی ئەبێتن.
وإن كان الصيد مما لا مثل له ئەگەر تەیرێک دڕندەیەک دەعبایەکی وای کوژبوو کە هاوێنەی نەبوو بەنمونە هات بۆ وێندەر چۆن بوو ینی لە ئاژەڵە خۆماڵیەکان هاوێنەی نەبوو ئەخرەجە بقیمەتی طعاما دەقرسێنن تەمان لە ئەهلی بازار هەر دەزانێ نرخی چەندە شتێکی مجرڕبە ینی لەوێندەر دووبارە بیتەوە بابەتانە تەمانەوە لە کۆندا ئێستا کە گوتمان سا کەمتر وایە گەر مەگەر کۆترێک شتێکی ئەوە بابەتە بێتن ئەوە دەیقرسێن و خواردنی دەکڕن ئەو سامە عن کولی مدین یومە یان لە بەرامبەر ئەو خواردنە ئەو خواردنە چەند مدی کرد لە بەرامبەر ئەو مدانە ئەوەندە ڕۆژە بە ڕۆژی ئەبێت. خوێنی پێنجەم و کۆتایی والخامس الدم الواجب بالوطء ئەگەر ئەو پیاوە چۆلای خێزانەکەی خۆی ئەوە وهو على الترتیب بە ڕیزبەندی لەسەری واجب ئەبێ دەبیت ئەو فیدیە ئەنجام بداتن ئەو خوێنە ئەنجامدا. یەکەمیان بەدەنەتون وشترێکی 5 ساڵە ئەگەر توانای هەبوو ئەو کەسە دەوڵەمەند بوو تەمان لەوانەیە زۆرتیش لەوان ئەنجام بدرێتن ئەو شتە فإن لم يجدها فبقرة ئەگەر پشتێک نەبوو لەو کاتەدا ئەوە چێڵێک چێڵ دیارە بەرامبەر پشتێکدانرایە لێرانە فإن لم يجدها ئەگەر چێڵیش وەدەستینەکەت فسبع من الغنم فإن لم يجدها ئەگەر ئەوانە هیچ نەبوو نە بەدەنە هەبوو نە بەقەرە هەبوو نە حەفت لە بزن و لە مەڕان هەبوو هیچ لەوانە نەبوو حاڵەتە یعنی ئەمە زانی چۆنە ئیمامی تەحاوی ئەوانەی کە شارەزان لە عەقیدەکەی دەڵێت چی الحەج والجهاد و پێکەوەیان دەینی ماضیانی إلى يوم القيامة دەفەرمێ دەمینێن نا ئیمام و سوڵتانێکی جائیر و فاجر نا چاکەکار ناتوانن ئەو شتە ڕابگرن حەجی لەگەڵ جیهادینە حاڵەتە هەژاری و قەیرانە هیچ لەوانە نەبوو ئەو حاڵەتە شڕوویدا ئایا چ بکرێتن عولەما ئەبەو شێوازەی تەرتیبیان هینایە کە هیچ لەوانە نەبوو ئەوجا قوم البدنة واشترى بقيمتها طعاما وتصدق به أو بقيمتي يعني بأندازي بدنك خواردن أكريتو دكريتا خير صدقة بسر أو هجارانوين فإن لم يجدها صام عن كل مد يوما ماڵوێران چی لە خۆی کرد بەقەدەر بەدەنەیەک ئەو هەموو خواردنە ئیتر هەمووش مدمود ئەوجا بێنە لە بڕی هەر ڕۆژێک هەر مودێک ڕۆژێک بە ڕۆژی بێ ولا يجزئه الهدي ولا الطعام ولا الإطعام إلا بالحرم مەذهبی شافعی لێرە نەتۆندی کردیە دەڵێت چی ئەو خوێنانەی کە پێنج بوو باسماکردن ئەو سەدەقانەی کە لە بڕی ئەگەر خوێنەکانی نەدا چ بە تەرتیب بوو چ بە تەخیر بوو هەموو ئەوانە دەبی لە حەرەمی مەکی بەسەر هەژارەکانی ئەوێندەر یان ئەوانەی هاتینە لۆوێندەر دابەش بکرێت بەڵام لە مەذهبی حەنەفی کە وەک مامۆستا سەعید نورسیش دەڵێ و عولەماش لەسەرەوەینە کە فقهی دەوڵەتە ئەڵێنا ئیعتیادیە لە بۆ شوێنەکانی کە شڕەوانە بکرێت مەرزیە هەر لە حەرەمی مەکی هەژارەکانی ئەوێندەر یاخود ئەوانەی کە هاتینە ئەوێندەر إلا بالحرم ويجزيه أن يصوم حيث شاء و لۆشی دروستە لە چێن دەرلۆی کرا جگە لەو ڕۆژانەی کە دەبوا لەوێن دەر ئەنجامی دابایە ڕۆژەکانی کە لە هەر شوێنێک بە ڕۆژی بیتن اعتیادیە ولا يجوز قتل صيد الحرم ولا قطع شجرة والمحل والمحرم في ذلك سواء دروست نییە نەڕاو بکرێتن نەدار ببڕێتن نەجیا هەڵبقەنێتن باشە لەوەشدا کەسێک کەوا ئیحرامی دەبەردایەوە و حەج ئەنجامەدا یاخود عومرە ئەنجامەداتن یا کەسێک کەوا لە حاڵەتی ئاساییدایە و لەژێر ئیحرامدانیە وەکو یەکسانە گردن مازاکن باسەکە بابەتەکە دوور و بەدرێژ بوو بەڵام ئەمە گوتمان دەمانەوێت هەمووی خەڵاسکەین لەبەرەوەی جۆرێک لە زەختمان لەسەرەوەی یەک دووش و ئەوەی دەچیت تەوێندەر بێگومان دەبیت ئەو بابەتانە بپرسیتن چکە بەڕاستی وردیاتی زۆرە دەخوای گەورە ئەپاڕێنەوە یا ڕەبی خوایە میوانداری ئەو شوێنە پاک و چاکەمان بکەی یا ڕەبی خوایە گیان بێبەشمان نەکەی لە بینینی کەعبەی پیرۆز و لە زیارەتکردنی ئەو شوێنانەی ئەوێندەر خوای پەروەردگار ئینشاءڵڵا ئەوانەی چوینە بە نسیبیان کاتن ئەوانەی نەچوینە ئینشاءڵڵا بە زووترین کات خوای گەورە لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ وصلی الله وسلم على سيدنا محمد
وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.